پرۆسەکە سەرەتا لە کاتی بەیانی نیوەڕۆ بە ئاسایی بەڕێوە دەچوو هەرچەندە نسبەی مشارەکینی بەشداربوون کەم بوو بەڵام هەموو کاتی دیارە هەموو وەختێک حیزبە دەسەڵاتدارەکان پارتی یەکێتی پاش عەسر و ئەوانە هەوڵ ئەدەن بۆ گزیکردن و بۆ تەزویرکردن دیارە ئەم ساڵیش هەوڵێکی زۆریاندا هەرچەندە من لێ دەستخۆشی لە بریکارەکانی خۆمان ئەەکەم و کۆمەڵی ئیسلامی کە توانیان زۆربەی ئەوانەی هەوڵیاندا تەزویر بکەن تەزویرسیەکان و دەربنێن و نێڵن تەزویری زۆر بکرێ بەڵام تەزویریش کرا حەقەتەن دیارەمە وەکو پیشەی خۆیانە بەردەوام تەزویر دەکەن هەر ڕۆژێ بە شێوازێک و بەنەوەی کۆمەڵی ئیسلامی دەنگی باشی هێناوە بەڵام لە تموحی ئێمەدانی ئەگەر ئێمە بتوانین بەرگری لە خەڵک بکەین پێویستمان بە دەنگی زیاترە پێویستمان بە کورسی زیاترە پێویستمان بە هەڵوێستی زیاترە ڕاستی ئێمە بە 6 کورسی توانیمان هەڵوێستی زۆر گەورە بنوێنین بەڵام خۆ ئەگەر ئێستا 20 کورسی باینە هەڵوێستی زۆر زیاترمان لەوەی دەبوو کە ئێستا هەمانە و زۆرتر دیفاعمان لە خەڵک زۆرتر دەچوونە بەرەی خەڵک و جەمار بەڵام دیسان وعد ئەدەین بۆ خەڵکی بەو دەنگدەرانی خۆمان ئێمە هەل لەگەڵوانە بین لە بەرەیوان ئەبین و دژی ستەمکار و زوڵم و ستەم ئەوەستەینەوە و هیواداریشم بۆ داهاتوو ئەم خەڵکەم بەشداری بکە لە پرۆسەی هەڵبژاردن پرۆسەی دەنگدان بۆ ئەوەی پارتی و یەشێتی هیچی تر توانە و تاقی ئەویان نەمێنێتن کە تەزویر بکەن زۆر سوپاسی دەنگدەران ئەەکەین نازانین چۆن ینی سوپاسیان بکەین ئیلا مەگەر خۆی پەروەردگار پاداشیان داتەوە دەستیان ماچەکەین دەستیان خۆش بێ کە دەنگیان بە کۆمەڵی ئیسلامی داوە جێگەی ڕێز و حورمەت و سوپاسن بۆ ئێمە سوپاسیان نەکەین و بۆ لایەنگرانی خۆمان و بۆ ئەندامانی خۆشمان و بۆ بریکارانی خۆمان ئێمە زۆر زۆر سوپاسی بەڕێزیان نەکەین وەکو باسم کرد بریکارەکانمان تاکە بریکار بووینە توانیان دیفاع لە دەنگی هەموو کیانەکان بکە نێڵن تەزویر بکرێ ئەمە جێگەی دەستخۆشی و دڵخۆشی